ماوەی 9 مانگە مامۆستایەک لە گوندی شیوانی سەر بە قەزای سیدەکان لە ئاسایشی گشتی لە هەولێر گیراوە و لە ئێستادا لە زیندانە. لوقمان برادۆستی مامۆستای میلاکی وەزارەتی پەروەردە و خاوەنی 3 مناڵ کە بەشدار بووە لە خۆپیشاندان و ناڕەزایەتیەکانی مامۆستایان لە ناوچەکەی و بە تۆمەتی پەیوەندیبوون بە پارتی کرێکارانی کوردستانەوە ماوەی 9 مانگە دەستگیر کراوە و بڕیارە 28 ئاب دادگایی بکرێ. لەبارەی بابەتەکەەوە یەکێک لە خوشکەکانی لوقمان برادۆستی بە پەیامی ڕاگەیان براکەم مامۆستا بوو و بەهۆی خراپی بەژێویژانی کاری جوتیاریشی کردووە. وتیشی هاوکاریکردنی بۆ پارتێکی کوردی ڕاست نییەوە و کەسێکی بێزیان بۆ و کاسبی ماڵی خۆی بووە. لە درێژەی وتەکانیدا خوشکێ و مامۆستایە دەڵێ براکەی لە ڕۆژی 20/11/2023 لەلایەن ئاسایشەوە گیراوە و دوای مانگێک لە دەستگیرکردنی وەزارەتی پەروەردە موچەکەی ڕاگرتووە و پاشان لە کارەکەی دووری خستەوەتەوە و تا ئێستاش لە ئاسایشی گشتیە. پایام لەو بارەیەوە پرسیاری ئاراستەی وەزیری پەروەردە کرد و ناوبراویش ڕایگەیاند بە پێی یاسا و مامۆستایە لە کارەکەی دەردەکرێت و لەبارەی گرتنی شێوە زانیاری لە لای بەڕێوەبەری پەروەردەی سۆرانە. بۆ مەبەستا چەند جارێک پەیام پەیوەندی بە بەڕێوەبەرەکەەوە کرد بەڵام وەڵامی پەیوەندەکانی نەدایەوە. ئاگادار نیم جەنابە دەکرێت لە مدیری پەروەردە بپرسین، بەڵام هەر بەر کەسێک یعنی لە لای دادوەرەوە بە فەرمانی دادگا حکم بدرێ بۆ خۆی لە وەزیفە فەسڵە بێ، یان هەر کەسێک 30 ڕۆژ لە وەزیفەکەی دا ببڕێ. ئەمە باسی سیاقی قانونی دووەکەم، بەڵام ئەو کەسی جەنابە ئەتوانی لە بەڕێوەبەری پەروەردە بپرسی. بەڵام سیاقاتی قانونی بۆ هەموو فەرمانبەرانی دەوڵەت ئەوەیە بە جۆرەی یاسای ئەگەر هەڵە نەبم یان یەکە یان 3 ساڵی 2002 کە 2-3 خاڵە لە پەرلەمانی کوردستان دەرچووە دەڵێ هەر فەرمانبەرێک ئەوەندە ڕۆژ پەیوەندی بە کارەکەیەوە نەکرد بە متەواصلی یا بە متەقەطعی ئەوە بەدەست لە کار کێشاوە ئەژمارەکرێ. ئەوە قانونە، بەڵام ئەو حاڵەتی جەنابەت باسیەکەی من زانیاریم نییە. سپاس.